بۆ بەختیاری و سربەخۆیی گەل لەگەڵ هاوڕێ تا پەل بدەرە پەل کەی دەرچوو تیشکی هەتاو لە دەمکەل وریابی زۆر چاک بەکاربێنی هەل بەری بەیانە ڕووناکە ئاسۆی هیوای کورد مژدە بێ لە تۆ بە ناوی بەرزەناوی بێهاوتا چەپکێک لە جوانترین و ڕازاوەترین و بۆن خۆشترین گوڵەکانی بەهاری پارا و بە ئاوی کانیاوی کوردەواری دەکەم بە سڵاو و پێشکەشی دەکەم بە ڕووی گەش و سەری بەرزیەوە بینەرانی خۆشەویست و ئازیز دووبارە بە بەرنامەی کانگای ژیان بووینەوە میوانی ماڵەکانتان ئەوڕۆ دووبارە هاتوین بەرەو شاری جوانی بۆکان هاتوین بەرەو ئاوایی ناچیت هەڵکەوتو لە 5 کیلومتری شاری بۆکان سەر بە بەشی سیمینە ئەو شوێنەی کە لە پشت سەری من دەیبینم بەڵێ ئاوایی ناچیتە شاد بەڕواڵەت زۆر وەک ئاوایی دیار نەکا وەکو شار بنوێنێ ئاوایی ناچیت قەڵایەکی مێژووی بە ناوی قەڵای ناچیت هەیە و گڵکۆیەکی لێ دیارە گڵکۆی پیاچاکێک بە ناوی حاجی شێخ گوڵ بووە کە شوێنێکی پیرۆزە لە لای خەڵکی ئاوایی ئێستا بۆ زیانیاری زیاتر سەبارەت بە ئاوایی و ناسینی زیاتری خەڵک و کاروباری وان دەچینە ناو ئاوایی فەرموون لەگەڵمان هاوڕێ بن. شوێنێکی ئێستا ئەمە لێ دانیشتوین شتێک وەکو هەرزاڵی قەدیمە دیارە کە ژێرەکەی بەتاڵە و قەدیم بۆ دانەوێڵە و کەرەسەی ماڵە کەڵکیان لێ وەردەگرت و لەوێیان دادنان و سەرەکەشی نوێنیان هەڵدەستنی ئێستا وەستا عوسمان زەحمەتی کێشاوە هەر بە مۆدی و هەرزاڵە لێرە سازی کردوێ مەشکە و بەڕەمان لەسەر ڕاخستۆ لێ دانیشتوین تاوت و وێش پێک بێنین لە خزمەت مامە مستەفای خۆشەویست و عازیز و خاڵە حاجی دەین سڵاو لێبێ مامە مستەفا گیان. عەلەیکم ئەسسەلام بەخێری سەر چاو. باشیش کورمامە گیان بە کەیفی سڵامەتی ڕوسبی بە بەخێری سەر چاو خۆش بێ زۆر سپاس. مامە مستەفا گیان زیاتر خۆتان دەناسێنن. نێو مستەفایە مەشهورم بە کوڕی عەوڵای حاجی کەریم. مامە گیان تەمەن و چەندە؟ 71. ماشەڵڵا یاخڵا تەمەن درێژ بن ئینشەڵڵا. وەلەدی ئاوایی ناچیتن؟ ئەرە وەڵا باوک شمەر خەڵکی ئێرە بوو بەخۆی شمەر وەلەدی ئێرە. هەر بێ مزەڕەت بن ئینشەڵڵا. مامە مستەفا گیان خەریک بە چ کارێکن؟ الان لە حاڵی حاجزدا خەریک کەشاوەرزیم. خال بوو ساغ بێ عەڕەبێ. قەدیم چی؟ قەدیم ڕانندە بوو. با بڕۆینە لای بیرەوەرەکانی مامە مستەفا دەڵێن مامە مستەفا بیرەوەری زۆر تایبەت و خۆشی هەیە. مامە مستەفا گیان ئەگە بتەوێ وەکو بیرەوەری خۆشترین بیرەوەری ژیانی خۆتمان بۆ بژێڕەوە چمان بۆ دەژێڕەوە؟ وەڵڵا من دوو خاترەمە یەکیان زۆر خۆشە یەکیان زۆر ناخۆشە. با سەرەتا خۆشەکەی ببیسین. وەڵڵای لە ساڵی 62 کە چوومە تاران بۆ پایەگە قبوڵ بووم لێرە ئێوارەیە بلیتی ئۆتۆبوسم گرتووە بە دڵە کوتێ چوومە دە تاران بەیانی سەعاتی 9 چوومەتە تەپە لێ پێ دەڵن تەپە وجێ ئیمتیحان لەوێ کە ئیمتیحانم دا و کە قبوڵ بووم پێم وابوو بۆکان هەمووی منە ئەوەندەم پێ خۆش بوو ئەوە خاترێ خۆشم. مامە مستەفا گیان ساڵی 62 لێ ڕاهەستان و ڕۆیشتوونە تاران بۆ وەرگرتنی پایەیەک بەڕاستی کە جێگای شانازیە. مامە مستەفا بۆمان باس کە بزانین هۆکارەکەی چ بوو کە تەماتان وەرگرتن پایەیەکی وەربگرن؟ ئەمنە وەختە کە ڕانندە بووم لە مەهاباد پای دووم وەرگرت ئەو جار کە ماشێنی سنگینم هەبوو دەبوو پایەکم بێ بەو دەلیلە هەستان چوون بۆ تاران بۆ ئیمتیحانی پایەک کە لەوێ ئیمتیحانم دا و قبوڵ بووم و زۆرشم پێخۆش بوو. یاخدا لە شو ساغ بێ ئینشەڵڵا وەڵا پێم وایە بۆکانیان بەنێو کرد با مامە هەرەوەندە دڵشاد دەبوو. دەی مامە مستەفا گیان ئەوە خۆشەکە بەجێ خۆی بزانین ناخۆشترین و تاڵترین بیرەوەری ژیانت چ بوو؟ وەڵڵایی خاتری ناخۆشم ئەوە بوو من ساڵی
برجی یەک بوو برجی 1.96 ئەم ساڵ کە چوومەتە سنە بۆ تەمرینی گەواهینامە ئەگە پایەکەیان لێ وەرگرتمەوە و کوتی تۆ تازە عمرت زۆرە پایەکن نادێنێ پایە دویان دامێت لە حەسی خاترێ ناخۆشتر بوو بۆ من حتا دڵیشم پڕ بوو بڕێشش گریام. پاش 34 ساڵان کە ڕۆیشتن گەواهینامەکە تەمدید بکەنەوە لیان وەرگرتنەوە. کوتیشم کتم دەبوو ئەسڵەن ئەقەلەن بە احتیرامی من کە 30 و چەند ساڵە خزمەت دەکەم ئەقەلەن شتێک مەدرێکێک بدەن بە منە من دڵم پێی خۆش بێ لانەوە شتەکە لە من دەستێنەوە ئەمن ڕوحم دەکەوێتە شکنجە و پێی ناڕەحەتم زۆر ناڕەحەت بوو. وا بەڕاستی جێداخە هەچەند کە بەهۆی یاسا و قانون وایە کە ئەگەر تەمەەن چوو سەریە پایەک لە کەسەکان وەردەگیرێتەوە و ناتوانین تر شۆفیری ماشێنە گەورەکان بم بەڵام بەڕاستی خۆش بوو ئەگەر بۆ ڕێزلێنانیش با بۆ کەسێک وەکو مامە مستەفا حەدیەقەل شتێک وەکو ڕێزنامە وەکو تەقدیرنامەیەک وەکو دیاریەک پێشکەشیان کردباکە وەک مامە بۆ خۆی باسی کرد بەڕاستی حەدیەقەل فرمێسک بە چاویدا نەهات بە خوارێ. هەر بێم زەرت بیشەڵا مامە مستەفا هیوادارم بیرەوەری ئاوە تاڵت نەبێتەوە هەر وەکو ساڵی 62 هەر بە بیرەوەری شیرنەکانتان میوانمان بکەنەوە. خۆش بێ مەمنون ڕوسپی بێ بەخێری دەست خۆش بێ سپاس. سپاس مامەجان بێم زەرت بن ئینشەڵا بابتینە لای خاڵە حاجی چۆنی خاڵە حاجیجان؟ ڕوسپی بێ خوابران نەمرێ. مەمنونە سپاسی دەکەم سلامت بی زۆر سپاس. خاڵە حاجیجیان زیاتر خۆتان دەناسێنن؟ محەممەد ئەمین ئاڵبڵاغی. وەلە دیاوای ناچیتن خاڵە؟ نەخێر ئاڵبڵاغ. پەزەوە وەلە دیاوای ئاڵبڵاغم بۆیە خاڵە حەمەدەمین ئاڵبڵاغیان پێ دەڵێن. دەی لە کەنجەوە هاتوونێرە خاڵە؟ پێما 6 ساڵ لەبێ هاتوین. دەیکە هاتنێرە خەریک بەچی بوون چۆن گرسانەوە لێرە؟ کەشاوەرزی لێرە بووین بە کەشاوەرز و ماینەوە تاالعات قالبوو ساغ بێ یاڕەبیان خەریک بچن. ئەلعانیشە کەشاوەرز قالبوو ساغ بێ ئیشەڵا. جا خاڵە گیان بە وردی بۆمان باس بکە بزانین کە هاتنەوە ئاوای دیارە تەمەن و کەم بۆ فەرموتان تەمەن و 70 ساڵە تقریبا 6 ساڵ هاتوونەوە ئاوای بۆمان باس بکەم بزانین دەورانی منداڵی خۆتان لێرە چۆن تێپەڕ کردو؟ وەڵا لێرە هەر خەریکی جووت و گاو و بە شەودا دەنیشتی سوعبەت لە مزگەوت و کەمەن بەسەرێن و سوزان پشکیلان و ئابەوانە دەماگوزەران. خاڵە حاجیجیان کەمەند بەسەرێن چ بوو بۆمان باس دەکەیت؟ کەمەند بەسەرێن کایەک بوو مژغۆڵیەتێک بوو لە نێو خۆماندا دەما کرد. ئەوەی کەمەندەکەی پێ بوو ئەوەی کێ هەڵدەبڕێگە دڕیەوە ئەمجا دەبوو ئەو بێسەری کەمەندەکە بگرێ. باشە خاڵە جان دەستا و خۆش بێ ئیشەڵا. دەی خاڵەوە تەمەین 10 ساڵی هاتنێرە وردە ژیانتان تێپەڕ کرد تەمەن چەند بۆ گەزەماوەند و کرد؟ تقریبی 15-16 ساڵ. چەند زوو شیان زەماوەند کردو ماشەڵا خاڵە حاجی هەر لێرەتان زەماوەند؟ بەڵێ داخانم خەڵکی ئێرە بوو. بەڵێ خاڵە جان بۆمان باس کە بزانین قەدیم چۆنیان کەس دەخواست بۆ خۆتان چۆن و خواست؟ لە دێدا بووین نزیک بووینێ و یەکتریمان دەدی کوتم دەنێرمە سەرت ئەویش قەولیدا و لە نێو دێدا یەکترمان دەدید یاین چی خاڵە حاجیجیان؟ زیاترمان بۆ باس کە دێ بزانین چۆن و دڵداری دەکرد لەگەڵ دایاخانمێ لە چۆ قسەتان کرد بە یەکەوەی دی. چەند ساڵ و حەز لێ کرد خاڵە؟ ئەو دەم چۆم بوو دەچوون بۆ چۆمی بۆ ئاو جەحێڵانی دەچوینە سەر ڕێگا و هەچ کەس بەی خۆی دەکوت قەولیدا و شەوێ نردمان برایەکم و خزمێکمان چوونە خوازگاری. خاڵە زوو دەپەڕێتەوە سەر باسی خوازبێنەکەی خاڵە لە باسی خوازبێنەکەی گەرە باز بچینەوە زمانی پێش زەماوەندکردنیە بۆمان باس کە بزانین دیاری دەدا بە دایاخانمێ. کۆڕە نا دیاری چی؟ بۆچی؟ دیاری شت نەبوو یا هەر دیاری دووەردەگرت؟ دوو قسە بوو دەبکرد و دەڕۆیشتی. ئەترت بۆ نەدێنا لە شاری دەسماڵی سوورت نەدەدا؟ ئەتریش نەبوو ماڵتەوە دەم کووا ئەتر. دایاخانمیشی بە دیاری نەدەدا؟ دەی زۆر باشە با بڕۆینەوە سەر باسی خوازبێنەکەی چی بۆتان چ خوازبێنە خاڵە حاجی؟ وەڵا پورزایەکم و کاکم برا گەورەمان بوو شەوێت چوون سندیان و سبەینە چین مارەمان کرد لە بۆکە لەسەر سندی مارە کرد؟ لەسەر ئەیج وەڵا 200 من. بەخر 200 من زمانێک شتێکی دەکرد دەم ئەرێ زۆر بوو 200 من. دەی باسی شەوێ بەزم ڕەزممان بۆ بکەم بزانین چۆن و بووکێنا بۆ ماڵە خاڵە حاجی بزانین بووک چۆن هاتە ماڵە خاڵە حاجی؟ قوربانە و دەمۆت بوو دەبوو 2 ڕۆژ لە پێشەکی لە خەڵک بژێڕیەوە تەواوی نێو دێ جەحێڵەکان ئەوەڵ دەهاتن و ڕۆژێ پێشەکی نانی کەی خودامان نەدا ئیدی بۆ سبەی نەدا جەحێڵان داهاتن هەتا ڕۆژی بووک جستنەوە بووکیان دەجۆستەوە و جانجا بڵاویان دەکرد ئەگەر شای و بەزم و ڕزمیش ببوایەوە دەکراوە ژنەکانیش لە لایەگەوە خەنەبەندانیان بۆ بووکێ دەکرد مەجلیسی ژنان جودا بوو. جاوە چستان بۆ بووکێ دەکری
خاڵە حەمەدەمین دەستێ لیباس و لیباسی چاک کودەری بوو خۆگەلان پارچەی 400-500 هەزاری نەبوو جا قەدیم دەستێکیان لیباس دەکڕی بەڵام لیباسێکی جوانی دی کەوای لەگەڵ بوو لیباسی بووکیە پشتێندێکی جوان تارایەکی درێژە دە و جێلجلەیەکیان لەسەر بووکی دەنا بەڵە لیباسی ئەو دەمەڵام محتەبەر بوو خاڵە حەمەدەمین تاکی بەبیردێتەوە فقط بۆمان باز ناکە خاڵە جانجاگە بووکیان دادەبەزان قەدیم زۆر بە جوانی دادەبەزان شتیان بەسەردا هەڵداشتووە کۆحان بەو سوورەتەی پوڵ و ئەو شە پلاستیکی و لایەنە بوتیان بەسەر بووکێدا هەڵداوی ئەو دەم زاوا دەچووە سەربان سێوێ شتێکی پێ و فڕێدا و ئیدی زاوا فەوت دەبوو خۆی لەشەردەوە لەو لاژرا کچەکان و ژنەکان تەشتێکیان پێ بوو قاپێکیان پێ بوو گەرمی تێدا مایان دەکرد بووکیان دەبرد دەژوورە ژنانیش ئیدی ئاو بە ئاوردا دەکران نەجات ئەو سێوەی کە زاوا هەڵی داویش دایانکۆچ کەس بیگرێتەوە نەخشەی لێدیە ئارێ خۆیان بۆ دەکتا دەکو نەخشەمان لێبێ دەی زۆر باشە خاڵە حاجیجان دەست و چاو خۆش بێ ئینشەڵا دەستخۆشی لە مامە مستەفا و دەستخۆشی لە خاڵە حاجی دەکەین ئینشەڵا کە هەردەم ژیانیان پڕ بێت لە خۆشی شو من کاکەم خۆ مامە نیم بەڵێ ئەمە خەجاڵەتم کاکە مستەفا ژیا ئینشەڵا کە گشت کات و ساتان هەر پڕ بێ لە خۆشی و هەراوە دڵزەوان بن یا ڕەبی دەست و چاو خۆش بێ زۆر سپاس لە نێو کتێبخانەی گشتی سوارە کتێبخانەی ئاوایی ناچیداین لە خزمەت خان فولادی بەڕێز و خۆشەویست کتێبداری ئەو کتێبخانەی داین سڵاوتان لەبێ خان فولادی زۆر بەخێرن خایجان زۆر سپاس سلامەت خان فولادی جان زیاتر خۆتان دەناسێنن چنوور فولادیم خەڵکی ناچیتم کارشناسی زەمیشناسی لە ئازاری 93 لەرانە مەشغوڵ بە فعالیتم هەربژین ئینشەڵا خانە فولادی جان بۆمان باس بکەم بزانین ئەو ئاواییە لە کەنجەوە کتێبخانەی بۆ دانراوە لە ساڵی 84 کتێبخانە لێرانە افتتاح کراوە ولی خودی ئەو ساختمانە ئێرانە ساڵ 88ەوە پێشترەکەی لە مزگەوت بۆ مزگەوتی ناچی خان فولادی جان بیرۆکەی دانانی ئەو کتێبخانە لەلایەن چێوە بوو کەنجەدانە ساڵی 84 ئوردیبێشتی 84 لەوێ دەسەری لەو جوانان کە فارغ التەحصیل بوون دانیشتوو بوون چوون بۆ چێوی تەرەقا لەوێ تەسمیمان کرد کە دێکی وەکو ئاوایەکی وەکو ناچیت نیازی بە کتێبخانەیەکە هاتم بۆ ناچوت تەسمیمەکان بکەی خودا و شۆت کرد لەوێشدا خەڵکی کۆبوونەوە جگایەکان تاعین کرد و کتێبشتیان لەولارلا وەرگرت و ئەنجومەنی حامی کۆمەکی کرد و وابزانام دکتۆر قەسیمیش کۆمەکی کرد بۆ افتتاحی ئێرانە ئەو شوێنەی کە ئێستا بەینوانی کتێبخانە ناسراوە لە کەنجەوە هەبوو پێم وابێ پێشتر لێرە نەبوو لەو شوێنە نەوەڵە ئەوڵەکەی لە مزگەوتی ناچیت بووە دوای چەند ساڵی 88 بووە ئێرانە افتتاح کراوە لێرانە ئیدی وردە پەرەی پێگرتووە لان گەورە بۆتەوە ئێستا بۆمان باز دەکەم بزانین ئێرە چەند جڵدی کتێب تێدایە و زیاتر لە چبارەنەوە کتێبەکان بالغ بە 9000 جلد کتێبە کتێبی دی مدیریەت مەنابع لەگەڵ کتێبی منداڵان بخۆم لێ ئەماندەم کتێبی ساڵم تا لە عشمان کە مەکانێکمان زۆر مەحدودە کتێبهای تاریخیمان هەیە ئیجتیماعیمان هەیە ڕەوانشناسیمان هەیە پزیشکیمان هەیە شێرهای کوردی فارسی ڕۆمانهای کوردی فارسی کامپیوتەر کتێبهای کۆمەک دەرسی کتێبهای سیاسی کوڵەن ئەکسەری شاخەکان هەمانە کتێبەکان خان فولادی جانێرە چەند ئەندامی هەیە حدوداً 825 عضوی هەیە زیاتر چ چینێکن لە خەڵکی ئاوایی لاوەن یاخۆ منداڵم بە ساڵاچوو وڵا گوڕی سنەکانمان هەموو گوڕی سنێکمان هەیە لە 4 ساڵەمان هەیە تا 6 ساڵەمان هەیە ئەی زیاترەکەی منداڵانن خان فولادی دانانی ئەو کتێبخانە لە نێو ئاواییدا چ کاریگەرێکی لەسەر خەڵک بەتایبەت لەسەر لاوەکان و منداڵەکان هەبووە بێگومان ئێران زۆر تەئەسیری هەیە هەموو گروپ سنێ مراجعە دەکەن بۆران لە منداڵی 4 ساڵەوە جوانەکانمان حزوری هەیە ئەفرادی کە شاغەلن دێن لێرانە هەم لێرانە
دیدیان باسط دەبێت حضوریان ئیستماعدا دەبێت خەڵکی زیاتر بەرخۆرد دەکەن مەتالبی جدید ئامۆزش دەدرێت لە هەموو بارەیەکەوە بێگومان ڕۆژ بە ڕۆژی ڕادەی ئەندامان حتمما دەچێتە سەرێ و زیاتر هاتوچۆ دەکەم بۆ ئێرە زۆر سپاس خان فولادی گیان زیاتر چ وەختایە کام وەرزەکان هاتوچۆ ئێرە دەکەن ئێمە کولن 4 فەصل لێران هەن یعنی 12 فەصل کوب 12 مانگە 12 مانگە بەڵێ هەمیشە کتێبخانە بازە خەڵکەکە شەراوە پێشوازی لێ دەکا هەر بژین ئینشەڵا دیارەکە کتێبخانەیە و نێوی خۆی بەخۆیەوە کتێبی لێیە و داوەکان بەگشتی خەڵکی ئاوایە وەخان فولادی باسی کرد دێنێرە بۆ کتێبخێنەوە یاخۆ کتێب ئەمانەت وەرگتن بەڵام وەکی ئاگادار بووینەوە لێرە کارهایەکی دیکەش بەڕێوە دەچێت کە ئێستا لە زمان خان فولادیەوە زیاتر دەبیسین بێگومان ئێمە لە پاییزەوە تا ئاخری بەهار لێرانە کلاسمان نابێت ساترەکەی سای دەکەین ساڵم تاالعمان بێت فقط پێنجشەمانە فعالێت ئەنجام دەین فعالەتەکانیشمان فەرهەنگیە علمیە ئامۆزشی کولن لە هەموو ڕەدەستنیەک و دەرنەزەر دەگرین ڕۆژی پێنجشەمان دەنەزەرگرتەوە بۆ فعالیت هاوینایش سای دەکەین بینی ساڵم تاالع و فعالەتەکانمان کۆنتاکتی تێدا نەبێت فعالیت وەکو چی خان فولادی مثلەن لە کلاسمان هەیە بۆ 4 تا 6 ساڵ ئامۆژیان پێ دەدەین کلاسی چی ئامۆزشی چی خەلاقە کودەکی خەلاق لێرانە سەرێک مۆڕەبیەکان کە فارۆغ تەحسیلن لە زەمینەی پیشدەبستانی مۆڕەبی پیشدەبستانین هاوکاریمان دەکەن لێرانە بۆ منداڵ بسوەتی ڕایگان کارە دەکەین هەر خەڵکی ئاوایی بەسایشت سەرێک بەسایل لە تەرەف ئەنجومەنی حیمومان دێت ئێمەش جوانەکان کۆ دەکەینەوە بە خەڵکی ڕادەگەیێنین کە بەڵێ کتێبخانە فعالەتە دەکرێت خەڵکی استقبالی خودداشکر زۆری بۆ 3 ساڵە فعالەتە دەکەین دوای ئەوش گروی سنی 7 تا 5 ساڵمان هەیە بازی فکریان لەگە ئەنجام دەین کاردەستی بە مادی بازیافتنی کە بزان لەو ماوەدە جوانی سان کە ئیسفادە بکرێت بۆ جوانەکانمان کولەن کلاسای ئامۆژی خەیاتی کورسازی بۆ بانەوانمان هەیە بۆ جوانەکان کلاسای مشاوردا دەنێن مشاوری کۆنکوریدا مشاور بارەی ئاعتیادەوە بۆ خانمان کلاسی بێهداشت و شتدا دەنێن مەسالی بێهداشتی سعی دەکەین زۆر کلاس و شت دانین بۆ جوانەکانمان هیوادارم شوێنی وەکو کتێبخانەی ئاوایی ناچیت لە گشت ئاوایەکاندا بنرێ شوێنێک بۆ لاوەکان بۆ منداڵەکان ئێستا بە پێوەی کە کاروباری ئاوایەکان کاروباری وەرزێری بەهۆی میکانیزەبوونی کارەکان کار کەمتر بۆتەوە بەڕاستی لاوەکان و منداڵەکان کات و دەرفەتێکی زۆرتریان هەیە بۆی کە بێنە ئەو شوێنانە و فێری شتایەکی زیاتر بن و داهاتوویەکی ڕوونتر بۆ ئێمە ساز بکەن. لە خزمەت کاکە مەنسووری خۆشەویست و عازیز کوڕی وەستا عوسمان داین دیارەکە کاکە مەنسووری ژێکێک لە لاوانی دەنگخۆشی ئاواییە بەڵام ئێمە ڕۆ زۆریمان لێکرد چون کاکە مەنسوور لێک و گۆرانی بۆتان ناڵم چونما دیارە لە ماڵەدا قەت لە حوزور وەستا عوسمانی بابیدا گۆرانی نەکتۆ ئێستاش لەبەر دڵیەمەوە لەبەر دڵی ئەو ماماغانە لێرە ئەوە دانیشتۆ ئێستا گۆرانێکمان پێشکەش دەکا فەرموو کاکە مەنسوورجیان. ئەگەر عمری جوانی و گەنجی بە تۆ بەخشی مناڵ نەبووم لە ئێوارەی تەنیاییدا بەدمەز نەبووم خەیاڵ نەبوو
ئەگەر غارقی ئەوینت بووم خۆ باڵندەی بێباڵ نەبووم یان هەناری دار هەتاوی ناو بەفرەکەی مەغرب نەبووم بڕۆ ئیتر جارێکی تر تۆ بە نارمینام بینیاوە من بەفێر بم تۆ خۆرە تاو هەر ئەبێیت و بتوێیتەوە ئەگەر هاتم پەیامێک بوو لەکانی ڕۆشنتر وەک پەروانە لەم دی و بەهار دی و بێزمان و غەریبتر بەڵام حەیف بوو هەزاران حەیف تۆ سێبەرت دڕک و دار بوو ئەوین لای تۆ هەر درۆ بوو بیابانی پڕ لە مار بوو بڕۆ ئیتر جارێکی تر تۆ بە نارمینام بینیاوە من بەفێر بم تۆ خۆرە تاو هەر ئەبێیت و بتوێیتەوە دەست خۆش بۆش بێحترام دەست خۆش بە کاکە مەنسوور ژیان دەنگێکی ڕەسەن و دەنگێکی گەرم کە گۆرانی مامۆستا میکایل و پێشکەشەوە خۆشەویستان و عزیزانی کرد دەنگن نەرزە کاکی من. لە باخچەی وەستا عوسمان لە خزمەت وەستا عوسمانی خۆشەویست و ئازیزداین سڵاتان لێ بە وەستا عوسمانجیان. یەکەم سەلاو نەمنەوە بەخێر بی. زۆر سپاس کاکە جان سلامت بی. وەستا عوسمانجیان دەکرێت زیاتر خۆتان بناسێنن؟ ئەمن عوسمانی ڕەحمانزادەم و خەڵکی دی ناسیتر. تەمەن و چەندە وەستاجان؟ دەورەی متەولیدی 35 دەورەی 6 ساڵ 61 ساڵ. تەمەن درێژ بن یاخڵا. کاکە جان وەلەدی و ئاواییان؟ ئەمن لە دێ حەمامیان لەدایم وەلی دەورەی 7 ساڵ و 8 ساڵ و هاتوومەتە ناچی. دێکە هاتنێرە چۆن گرسانەوە خەریک بە چ کارێک بوون؟ ئەمن ئەوە بوو بابم کە خدا ئافریکا لەگەڵ مردیەوە نەجار بوو لەگەڵ ئەو دەم زمانی نیر و ئامور و عرابە و جەنجەر و ئەو کارانە بوو من لە پەنای بامە و کارم دەکرد دوای وا بوو کە خەرج و دەخڵەکەمان بەکەلتیۆنە ئەویش کارەکەم کار ئەمی بەخۆم ملی منانەوەکو درێنە و کار و کشت و کاڵ و ئەو کارانە بە دوای ئەوەدا کە عمرم توانی علاقەم چوو بەسەر بەنایی ینی دۆستێکمان بوو بەنابوونی وەستا قادر و نەماوە خدا ئافریکا کوتم من زۆر علاقەم ببنایە پێم خۆشە لەگەڵ وەستا قادر کوتی زۆر زۆرم پێ خۆشە ئەمن دەورەی چەند ساڵ لەگەڵ وەستا قادرە بووم وەستا تەمەن و چەند بوو کە دەست و کرد بە بەنایەتی؟ 8 ساڵ تا زیاتر 8 ساڵ لە دەورەدا کەوا بوو چەند ساڵێک شاگردی ئەو بووم وا بوو دوای بخۆم لە خۆم ڕادەدی کە بەنایی بکەم و دەست بکەم ئەلەوەدا دڵیشی لێ مێشەکتی بەجێم دێڵێ ئەمن ئەلەوەدا دەورەی 25 ساڵ 24 ساڵەوانە خەریکی بەنایی من ژنم نەبوو کەەوە بوو کوتم دەسم بۆ شیرکەت ئادەم خەڵک دەچی بۆ شیرکردن دەچم بۆ شیرکەت بابیشم دەیکوت بۆ شیرکەت چۆن دەچی من دڵم دەتوەخی و بەجێم دێڵی نابێ کوتم وەڵا بابا ئەگە ژنم بۆ بێنی ئەوە ناسم ئەگە ژنیشم بۆ نێنی دەچم کوتی دانیش ژنت بۆ دێنە ئاوە من ئاوە ئیدامی کارم بووە پس پێشەوە کە زەماوەند بکەم ببوونە وەستاکار تەمەنت چەند بۆ گەر زەماوەند و کرد کاکە جان؟ 6 ساڵ بالا 26 لە شوێتان ژن خواست؟ هەلە دیار جیرانی خۆمان دابڕێکمان بۆ باز دەکەم بزانین چێ بۆتان چوو خواست بێنی چۆن و بووکێ ناماڵێ
وەڵام من ئاوا بوو دووسێجی خوازبێنی چوم حەمامیان چوم جێشکە لێرە چوم وا بوو جێبەجێ نەبوو دوایە و کە حەسەنە کە بوو منی خۆش دەویست کچەکەشی لێ دێدا بام کتی جام کە حەسەن دۆستی خۆمانە وەڵای خوازبێنێک دەکەین دەی وڵات چوم کە حەسەن کوتی وەڵای ئێوە پێتان خۆش من زۆرم پێ خۆشە ئەمەی بەخۆم لە بنەوە کابرا کوتی پێم خۆش بوو دەنا بەڵام دڵما بێکەوە بوو دڵما بۆ سوورەتە بەیەکەوە نەبوو وەلی ئەم ئەو پێخۆش بوو باویشم پێخۆش من لەوان پێ خۆشتر بوو ئەو هەر بام خۆی چی خوازبێنی کرد و کوتی کەسی نایە خوازبێنەیان کرد و جێبەجێ بوو ئیدی بۆ ئەسمێنە بوو ساز بوو چون بۆمارەکردن نەبووکە الحەمدوللا هەر پیرۆز بێ ئینشەڵڵا کاکەجان جا چە منداڵ و هەیە وەڵام منداڵ نۆ منداڵمان بوو وەلی یەکیان ڕۆیەوە 5 کوڕان 3 کچمێ خدا پێتان بێڵن یارەبی زەماوەندیان کردو هەموو زەماوەندیان کردووە الحەمدوللا ئینشەڵڵا کار بەختەوەر دەبن یارەبی دەی وەستاجان بۆمان باس کە بزانین کە ئەنگۆ وەستاکار بوون بە نابوون لە شۆ زیاتر کار و دەکرد من کارەکەم وا بوو لە حەمناچیت هەم خەڵکم خۆشە هەم خەڵکی خۆشیان دەویستم یعنی تا من کارم کردە لەو دێدا هەتا بەبنیان نەکوتاکاری کەسیان نەدەکرد ئەگەمە خۆم بخۆم جوابم کردیان دانا کارەکەیان بۆ ڕادەگرن بە 15 ڕۆژ بە 20 ڕۆژ بە مانگ کاران سەر ڕادەگرتم کارەکە لە دیەکەدا ئەکسەرەندەم کردەوە لە بۆکانی زۆر دۆست و خزمم بوو لە بۆکانیش کارم دەکرد تا لە وشتەپە بوو لە داژبەن و ئانا ئەکسەری کارم دەکرد وەلی ئەندەوری 15 ساڵ زیاترە وەڵای کاری بەنایی ناکەم ناوەڵا کاکە جات دەڵێن کە لە بۆکانیش کارتان دەکرد چۆن بوو بە پێوەی کە ئاوایی لە بۆکانی نزی بوو چۆن بوو نەچوونەوێت نیشتە جێبم بە یەکجاری وڵای من هەر لە منداڵ و علاقم هەر بەدیە بووە لە ناچی دیژیدی بەخۆم چەند جار ئەو کوڕانە پێم دەڵێن بابە دەچینە شار و کار و کاسبی لە شار وایە و چیە و چیە ئەمن دەڵم مەگە مردم کەلاکەم بەرنەوەکان دەنامە تا بە خۆم لە ناچی دوور ناکەمەوە ئێوەژەکە پێتان خۆشە ئەو ئازاد بڕۆن نەشار وەلی شخصی خۆ من ناچیت بەجێ ناڵم ئینشەڵڵا کە 100 ساڵ عمری پڕبەرەکەت و دەبێ وەستاجیان جا با بڕۆینە لای ژیانی هونەری وەستا عوسمان هەر وەک دەبینین ئێرە بەڕاستی نەخشێنراوە ئەوە هەموو کاری دەست و پەنجە زێڕینەکەی وەستا عوسمانە وەستا عوسمان هەر وەک باسی کرد بابی خوا لێ خۆشببوویان دیارە دارتاژ واتان نەجار بۆکەوە بۆ خۆی هونەرێکە لە پەناوەیدا وەستا عوسمان بۆ خۆی بەنابووە دیارەوەش بەنەو ئێک هەر هونەرە گەورە بوون لەو چوارچێوەیەدا لە پەناکاری بەنایەتی و لە پەناکاری دارتاشی هونەرێکی شاراوەی لە وەستا عوسماندا بەدیهێناوە ئێستا وەستا عوسمان نازناوی پێدەرژێپێتۆ واتە بابە ژێپێتۆی ئێرانی پێبەخشیوە لە زمان خوانەوە زیاتر دەبیستیم بزانین ئێستا لە چه بوارێکی هونەرەوە فعالیت دەکەن و چۆنیان دەست پێ کردو وەستاجیان فەرمون ئەمن ئەو کارە کە دەستم پێ کردووە بەڵام کەسێکمان ئەو کارێک کردو و لە شوێنێک دیومە و لە کەسێکەوە فێر بووم هیچی شتێکی زەین و ئەلاقەی و خوددادادی ئەمن ئەو کارەکە ئەوڵە دەستم پێ کرد دەورەی بڵێم 30 ساڵ کە هەر لە منداڵی علاقەم بوو وەلی ئەو کارەکە دەستم پێ کردو 31 ساڵی 32 دەستم بۆ کارە کردووە ئەو کارەکە من ئەوڵی کار دەستم پێ کرد جێگای کەوچک و چنگاڵەوانم ساز دەکرد لە دوایدا کە لەسەر لە چیتان ساز دەکرد لە دار ئیدە بێتوانان تا ساز کرد کە لەسرم ساز دەکرد و یان پەڕندێکم ساز دەکرد و بە عنوانی شەوخاب دروستم دەکردن و دۆست و ڕفیقانە لیان ساندم علاقەم وا هاتە سەر ئەو هونەرە شەو و ڕۆژکارم کردای دیوێکی سکۆلم بوو منداڵەکانیشم ورد بوو شەو و ڕۆژکارم کرددا من لەو کارە ماندوو نەبوو خدا بوو نەچمە کار و ئەو دیوە چکۆلە ڕێم بێت بچم لەو دیوە زۆری خەڵک بەڵام کایان پێ دەگەن خەڵێکی چی و چ دەکەی و بەو چیلکە و چاڵەوە بەچیەوە مەژغوڵی و ئەلەوانە زۆریان پێ دەکەن ئەمن کەوا بوو ئەوانم کە ساز کرد دوای فکرماتە سەر من جووتگایەک سازکەم جووتگایەکەم ئەگەر ساز کرد زۆرم پێ خۆش بوو پیشانی ئەوم دەدا خەڵک دانەدانەدان تەمەشایان دەکرد پیان سیر بوو بە خۆم زیاتر علاقەم چوە سەری جووتگایەکەم کە ساز کرد وا بوو جووتگا بەڵە بێنە سەرەوە فەرشە داینێ هیچ متنێک نادا و هیچ شتێک نیشان نادا هاتە فکرم من بێنم جووتگا وەکو تۆچێن و جۆگە و زەمین و چاندن و ئەو شتانە هاتە زەینم ئیدی وەکو ئەلان 1500 تا 600 مجەسەمەیە تەواوی زیندەجی کوردی دەورەی 100 میتری توول دێ ئەو نمایشگادانێ ئەو شتە خود بە خود وەکو فیلمی ئەو ڕۆهاتە زەینم کە من لای خەڵک دەمکوت ئەو کارە دەکەم و ئەو شتە دونی دەکەم یعنی کەسێک نەبوو دڵگەرمم کا و پێی خۆش بێ و بەڵێ دەکرێت وەلی لای خۆم دەکون دەکرێت ئەوەندەی لێ دڵگەرم و ئەوەندەم پێ خۆش بوو خدامی 1 سەعات نەچمە کار و ئەو منداڵانم برسی بن وەلی من لەو دیوە ڕێم بێ و بچم کار بکەم وا بوو کارەکەم کرد دەورەی 10 ساڵم کار کرد بوو کەس نەیزانی مەگە خانەوادەی خۆم یان کەسب هاتە ماڵی من شتەکانی بدایدەنا کەس نەیدەزانی هەدام خەریکی چی کە 10 ساڵم کار کرد لێرە ئەو دەمبۆکان وانە بوو خالی حاج خاڵق لێرە چەند دوکانیشی بوو
لە مەزوراوە کوتم وڵا خاڵ لەگەڵ دوکانانم دەی ئەمن ماژگایکی لێدا دەنێم بەعازە شتێکم بوو خۆراوی زۆرم پێگەن خۆراوتی خۆشێتی شتیوان ناڵێ کوتم وڵایەگە من دەی پیاوەتی دەی دێکوت دەدەمێ وا بە دوکانەکانی دامێن چەند ڕۆژێک خۆت بە خۆت دەنجی داوە لە بۆکاندا منداڵیان دێناژن و منداڵ دەهات ئەو دەهاتەوە منەگە گەڕامە ماڵە ئەوەندەی ئەلاقەم و سەدها بەرامبەر ئەلاقەم چۆ سەری جا بۆیە هەشتێک بیشکێنی دەشکێتەوە هەچکە تاریفی بکەی و لە خوێندندا بێت لە حەد سونارێکدا لە شتێ بێ فقط تەشویقیکە بەو تەشویقە ئینسان دەچێتە ئەم بەوەی چوومەوە گەڕامەوە ینی ئەوەندەی کە ئەلاقەم لە سەری بوو ئیدی شەو ڕۆژمان دوونەوە فقط کارم دەکرد ئەمن وایە بە دوایدا لە بۆکاندا منە بە دوایدا چوومە مەهاباد لە مەهاباتەوە خەبەریان زانی لە زولفا زەنجاوە لە چوومە زولفا کەوا بووی من دەوری ئێرانم لێداوە شارەکانی ئێران ئەلان تاران بەڵام 10,000 چووم لە پاوە و جوانڕۆ و نەوسود و بیرە تا دێتە خۆ سەڵماسوانە ئاوە دەورم لە کوردستانی عێراقی داوەتی هێرۆخام بوو خۆشەویستی ئاوایی ناچی تەروا کۆڕ و کۆبوونەوەکەمان گەرمتر دەکەن ئێستا برادێکی خۆشەویستم هاتۆتە ئێرە دیارە وەک دەنگ خۆشێکە لە نێو ئاوایدا ناسراوە و قەرارە بە دەنگە خۆشەکەی ئێمە میوان بکات سڵاتان لێ بکاکەی جێن سەرو سیاوانم یاخدا بەخێر باشن شکر سلامەتن بەخێر بێن زەحمەتان شێشاوە زۆر بەخێرێن زۆر سپاس کاکەجان خۆتان دەناسێنن ئەمن ڕەشیدی سادەقی تەمەن چەندە کاکە ڕەشید 36 ساڵم تەمەنە تەمەن درێژ بن ئینشەڵا خەریک بە چ کارێکن کاکە ڕەشید جان وەڵا دەستفرۆشم قال بوو ساغ بێ ئینشەڵا کاکە جانم بۆمان باس بکەم بزانین ئەنگۆ چۆنە هاتوون بۆ لای هونەر بە تایبەت هونەری مۆسیقا وەڵا ئەوەی ڕاستی بێ سەعاتی 10:30 لە کوچە کەوشم دەفرۆشت خێزانم زەنگی بۆ لێدام وتی وەڵا لەم هاباتەوە هاتوونە لەو پارکەوە ساعسمان کۆبوونەوەیەکە ئەمنی یەکجێ ژنان لە دەورم بوون کەوشیان دەکری وەسایلەکانم کۆوەکرد کوتیانەوە بۆ چۆوە بەپەدا کوتم وەڵا زەنگیان بۆ لێداوم کوتیانە لەم هاباتەوە هاتوون و دانیشتو کۆبوونەتەوە هێندەم پێخۆشبوودی یەکسەر هاتم بۆ یێرەکانە یاخدا بە خێرن کاکەی جان سەر و سەرچای ئێمە دەستیشی خۆش بێ ئینشەڵا بۆمان باس بکەم زانین سەرەتا چۆن و دەست پێ کردو چ ساڵێک و دەست پێ کردووە بە گۆرانی کوتن وەڵا ئەوەی ڕاستی بێ ئەمن 6 ساڵان بووم کە باوکم عمری خودای کردووە زەحمەتم زۆر شێشاوە لە شوانی و لە کاریگەری و ئەوەی کە زۆر شوان بووم لە لای مەڕ و وڵاغوانە بووم لە شێو خود بە خود هەر علاقم بە گۆرانی بوو کە نەفەرە گۆرانێکی دەکوت خود بە خود عشقم پێ پەیدا دەکرد و ئەو گۆرانی و نەفەرم تکرار دەکردەوە بۆ خۆم پس سروشتی کوردستان بۆتە هاندەری کاکەی کە بێت بۆ لای هونەری گۆرانی بێژی زیاد خدا لە مردووی گژلای خۆش بێ ئینشەڵا دەستێوەش خۆش بێ کاکەجان قالبوو ساغ بێ کە ئەورەتان بەرنەدا و لەسەر پێخواان ڕاوەستاون ڕاستە و ڕۆژە درێژانە باش زۆرێک بێ دەبێ پڕی بکەوە لە پێناو کارکردندا دیارە کاکە هەستی خۆی بە گۆرانی کوتن دەربڕیوە و شکری خوداالحان هەم کار و کاسبیەکەی هەیە لە پێناوەشدا گۆرانی بێژێک و هونەرمەندێکە لە ئاوای ناچیتدا کاکەجان زیاتر لەسەر چ شێوازێک و گۆرانی دەکوت وەڵا من ئەکسەرەن ساڵان کە جوان بووم ئەگە ئاوە تیپی موسیقایشدا هاتە ئاغزیێوان لە شایشت دەچم میکرۆفۆنم لێ وەردەگرتن و گۆرانی شایم زۆر دەکوت لەنا غەریبیش هەر دەزانم هەر بژین ئینشەڵا ئێستا ستان بۆ ئامادەکردن کاکە وەڵا لەن گۆرانێکی سەوزەیە ئەوەتان پێشکەش دەکەم لەگەڵ نای کاکە عەلی فەرمون جرقم لايات لاياته وصويز جيوان هو كل كاي قاسب جرقم لايات لاياته وصويز جيوان هو كل كاي قاسب زاد الجديد يا الزوارة وصويز جيوان هنايا لواحي سياب
دردي دي الزوارة وصوي زجيوان الرادية دريت شوية زادر ديدي الزوارة وصوي زجيوان الرادية دريت شوية بين من ويا قريدي صوي زجيوان شو دارو بيشويو صوي زجيوان والله ميدنا يا جاوبيني يا كو صوي زجيوان والله ميدنا يا هروق لي بيريت صوي زجيوان هنا ما بيا موايا قنبوي رواجه ويصوي زجيوان معظومي عندك خوز قنبوي رواجه ويصوي زجيوان معظومي عندك تو دميت دينا وصوي زجيوان من ما تيم داكيت تو دميت دينا وصوي زجيوان من ما تيم داكيت بینەرانی خۆشەویست و ئازیز ماندوو نەبنەوە گەیشتینە کۆتایی ئەم هەڵقەیەش لە بەرنامەی کانگەی ژیان ئەوڕۆ لە ئاوایی ناچێت هەڵکەوتوو لە 5 کیلومتری شاری بۆکان سەر بە بەشی سیمینە میوان بووین. هەروەک دەزانم بەرنامەی ئەوڕۆمان هەندێک جیاواز بەڕێوەچوو ئەوڕۆ بەهۆیەوەی کە دێهیاری خۆشەویستی ئاوایی و شۆڕاکان زەحمەتی هەماهەنگیان لەگەڵ خەڵک کێشا بوو. خەڵکەکە لە باخچەی وەستا عوسمان کۆببوونەوە ئێمەشە لەوێ و توێژەکانمان پێکێناو بەداخەوە کاتمان نەمابوو تا زیاتر لە نێو ئاواییدا بگەڕێن و بەتایبەتەوەی کە لەگەڵ دایک و خوشکەکانمان قسام بکەین. هیوادارم و بەرنامەیەش بەدڵی ئێوە عزیزان بوو بێت و لێرەژا دەستخۆشێکی تایبەت ئەرز دەکەم لە خزمەت دێهیاری بەڕێزی ئاوایی و شۆڕاکان و بەگشتی خەڵکی ئەو ئاواییە کە ئەوڕۆ هاوکاری ئێمان کرد. ئەو ئاواییە وێڕایەوەی کە لە شار نزیکە و وێڕای ئەوەی کە حەشیمەتێکی زۆری هەیە بەڕاستی ڕنگ و بۆنی ڕەسەنایەتی خۆی هەر پاراستە و هەروەک دیتان خەڵکەکە جلوبەرگێکی زۆر کوردی و جوان و ڕازاوی لەبەر کرد بوو. وێڕایوەش هونەر و فەرهەنگی خۆمانیان پاراست بوو. ئەوڕۆ بە بیت و حەیران و گۆرانەکانیان هیوادارم دڵی ئێوە خۆشەویستانیان شاد کرد بێت. تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە و ئاوایەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.